پرسی موچە بەکاربێنێ و تا آخر غەرغەرەی عەرقەلە دروستەکە بۆ فەرمانبەران. هەرێم ئێستا ئیشی بووەتە ئەوەی تەنها عەرقەلە دروستکات. هیچ حکوومەتێک نییە لە دنیاە ئەوەندە دژی میلەتی خۆی پرسی موچە بەکاربێنێ و پرسی قوتی خەڵک بکاتە بارمتە و مزایەدە و بۆ خۆیان لە ئادەن لە ڕاستیەکان. بۆ بە خەڵکی کوردستان ناڵێن کاکە خەلەلەکە ئێمەین. حکوومەتی هەرێم ئامادەیی چارەسەری نییە بە ئێستەشەوە لەبرەوەی تەکلیفکەین بۆ موچە وەرن با تەڵتینکەین بۆ موچە حەلە بێ کێشەکەمان. کەمترین پەرلەمانتار لەم بابەتی مەسەلەی موچە بە دوواداچوون و داکۆکی لە موچەی خەڵک کردووە. سەرۆکی کۆمار کووردە، جێگری سەرۆک وەزیران کە ئاوکات وەزیری دەرەوەیە کووردە، وەزیری ژینگە کووردە، وەزیری داد کووردە، وەکیل وەزیری نەوت کووردە، وەکیل وەزیری دارایی کووردە، جێگری سۆمۆ کووردە، جێگری سەرۆکی پەرلەمان کووردە. ئەمانە هەموو پۆستی باڵان لە عێراق. ڕۆژگاری ڕەشیان دێت، بەڵام ئێمە پەلەمانە. حەزەکەین بە چاوی خۆمانەوە ڕۆژگار ڕەشیان ببین. حەز دەکەی ببینی زوو؟ بە تەکید حەزەکەم ببین. ئەوان پارەی قەسخانەی سەرەتانیان دەستکاری کرد، پارەی بانکیان دەستکاری کرد. ئەمانە بەلای قولوەڵا بڕۆن بسمیلایەکە دزن. بۆ خۆیان لە ئادەن لە ڕاستیەکان. ڕۆژگاری ڕەشیان دێت،